دوای تێپەڕبوونی 68 ڕۆژ بەسەر هەڵگیرسانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران، ئەمریکا بە ڕێگای سەربازی نەیتوانی ئێران ملکەچ بکات و تاران بە داخستنی گەروی هورمز دەستی خستە بینەقاقای ئابووری جیهان و لە ئێستادا هەوڵەکان بۆ کۆتایهێنان بەو گرژیانە بەردەوامە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لەسەر داوای پاکستان و چەند وڵاتێک و بەهۆی پێشکەوتنی دانوستانەکان لەگەڵ تاران بڕیاریان داوە پرۆژەی ئازادی لە گەروی هورمز بۆ ماوەیەکی کاتی ڕابگرن و باسی لەوە کرد پێشکەوتنی بەرچاو هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتگیر و کۆتایی لەگەڵ نوێنەرانی ئێران. ترامپ لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال نووسیوێتی گەمارۆکان لەسەر ئێران وەک خۆیان بە توندی و کارایی دەمێننەوە، بەڵام پرۆژەی ئازادی دەریاوانی لە گەروی هورمز ڕادەگیرێت بۆ پێدانی دەرفەتێک بۆ واژۆکردنی ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ ئێران. هاوکات دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە ئەگەر ئێران ڕازی بێت بە ڕێکەوتن داستانی تووڕەیی کۆتایی دێت و گەروی هورمز بۆ هەمووان بە ئێرانەوە دەکرێتەوە. بە پێچەوانەشەوە بردومانکردن بە ئاستێکی بەرزتر دەست پێ دەکاتەوە. لای خۆیەوە ماڵپەڕی ئاکسیۆسی ئەمریکی ئاشکرای دەکات کە واشنتۆن و تاران لە ڕێکەوتنێکی کاتی بۆ کۆتایی هێنان بە جەنگ نزیک بوونەتەوە و کۆشکی سپی چاوەڕێی وەڵامی کۆتایی ئێرانن کە لە ماوەی کەمتر لە 48 کات ژمێردا وەڵامی واشنتۆن بداتەوە. بە پێی زانیاریەکانی ئاکسیۆس یاداشنامەیەکی لێکگەیشتنی یەکلاپەڕەیی ئامادەکراوە وەک نەخشە ڕێگەیەک بۆ کۆتایی هێنان بە گرژیەکان و دەستپێکردنی قۆناغێکی نوێی دیبلۆماسی. ئامانجی سەرەکی ئەم هەنگاوە ڕاگررتنی شەڕ و خۆشکردنی زەمینەیە بۆ دەستپێکردنی دانوستانی ورتر سەبارەت بە بەرنامە ئەتۆمێکەی ئێران. هاوکات عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران سەردانێکی بۆ وڵاتی چین ئەنجامدا و لەو سەردانەدا سەرەڕای ستایشکردنی هەڵوێستی چین و ناوبردنی بە دۆستێکی نزیکی ئێران ڕایگەیاند ئێران تەنیا بە ڕێکەوتنێکی دادپەروەر و گشتگیر ڕازی دەبێت. میدیاکان بڵاویان کردەوە تاران هەڵسەنگاندن بۆ پێشنیازی ئەمریکا بۆ ئاشتی دەکات کە پێک هاتووە لە 14 بڕگە و بەم نزیکانە وەڵامی دەداتەوە. هێزی دەریایی سەر بە سوپای پاسدارانیش دەڵێت لەگەڵ کۆتایی هاتنی هەڕەشەی دەستدرێژی کاران و لە سایر ڕێکارە نوێیەکان پەڕینەوەی پارێزرا و سەقامگیری کەشتیەکان بە گەروی هورمز ڕێی تێدەچێت. ئەم وەرچەرخانە نوێی ئەگەری ڕێکەوتنی ئەمریکا و ئێران لە کاتێکدایە جیهان و ناوچەکە لە دۆخێکی چاوەڕوانیدان بۆ دەرەنجامی پرۆسەی دانوستانەکان و کاریگەریەکانی لەسەر ئاسایشی دەریاوانی لە گەروی هورمز کە یەکێکە لە هەستیارترین گەروەکانی جیهان.